تری کوردستان سەیرانگاکان چۆڵن یاخود خەڵک چۆتە دەرەوە؟ لاوان سڵاو دێبێ جەژنی نەورۆزت پیرۆز بێ و پیرۆزە لە هەموو بینەرانی کەناڵی کەرکووک. من لە بەیانیەوە لە بەشێکی زۆری ئەو سەیرانگایانم کە لە سنووری نێوان کەلار و کفریدایە واتە لە گەرمیان. ئەو سەیرانگایانە لە خۆم زیاتر کەسی تری لێ نەبوو تاوەکو ئەم چرکە ساتی کە قسە لەگەڵ تۆیاکەم و بەشێکی تری لەو شوێنە گەشتیارانەی کە بۆ نمونە سەرتەکی بەمووە یاخود چەند شوێنێکی ترێک کە لە سنووری گەرمیاندایە نەک تەنها خەڵکی لێ بەڵکو زۆر بەشیان داخراون قفڵ و کلیلێکی گەورەیان لێدراوە. ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆی کە هەم مانگی ڕەمەزانە و هەمیش دۆخی سەختی گوزەرانی خەڵک و قەیرانی دارایی وەکو هەموو ناوچەکانی تر، بەڵام لە گەرمیاندا ینی سروشتی خەڵکەکەی وایە ئەو ینی ئەوانی کە ئەزمونەی کە ساڵانی تر هەمانە لەگەڵ بەهار و نەورۆزە خەڵک ینی عادەتەن لە دوای بانگی عەسرەوە زیاتر دەردەچن لە گەرمیان. ئەوان لە ڕۆژی ئاساییدا زیاتر ینی درەنگ دێنە دەرەوە. ئێستا ڕەمەزانە ئەوە هەر کاتێکی زیاتری تاوەکو بێنە دەرەوە، ینی چاوەڕوان دەکرێت وا مەزەندە دەکرێت کە لە دوای عەسرەوە خەڵک ڕووبکەنە سەیرانگاکان، چونکە گەرمیانەکان نیانەوەم هەلە لە دەستی خۆیان بدەن. بەهار لە گەرمیانە زۆر کەمە، ینی مەوداکی زۆر کەمە، ئیتر لە کۆتایی مانگی سۆوانە بەهار لە گەرمیان نامێنێت، دەشت و دۆڵ و چیاکان هەمووی زەر دەبێ، بۆیە وا چاوەڕوان دەکرێت کە لە دوای عەسر ڕووبکەنە و ناوچە گەشتیاریانە. ئێستا من لەم ڕێگەیەم، ئەمە ڕێگەی سەرەکیە کاچێ بۆ بەنداوی باوەشاسوارە لاشەوەچێ بۆ کەلار. لە نەورۆزەکانی ڕابردوودا ئەم شوێنە جمەی دەهات لە خەڵکو لە ئۆتۆمبیل. ئێستا نەک ئۆتۆمبیل و خەڵکو گەشتیاری لێنێ بەڵکو ینی نازارم چاوەڕوان نەکراوە، تەنانەت خەڵکی شارەکەش ئەمڕۆ هەر جوڵەیان کەمە. من ئەوەی کە بەناو شارە دێم و ئەچم بە تاکوتەرا خەڵکە بینم، ئیتر نازانم هۆکارەکەی چییە کە شۆواکەی خۆشە بۆ خەو یاخود ئەوەیە کە خۆیان ئامادە دەکەن لە دوای عەسر بێنە دەرەوە. یعنی حەقیشیان نییە گەر بێنە دەرەوە ئێستا خەڵکە بچێتە دەرەوە ئەبێ لە گەشت و ئەوانە خۆمان وا فێرین کە هەموو شت بخۆین. ئێستا تاوەکوی وارە چاوەڕێ بکەین لەو دەشت دۆڵە هەر بێتاقەتە بین، بۆیە وەکوتم ڕەنگە لە دوای عەسر خەڵک بچێتە دەرەوە. پاملێرمان زاناشوانی چۆتە دەربەند